کاک شاخەوان لە ئێستادا دەبینن گرنگێکی زۆر بە بواری سینەما دەدرێت دەتانەوێت بینەر ئاش بکەنەوە لەگەڵ سینەما؟ بەڵێ سەرەتاوە خێر بێن تەمان ئێمە وەکو بەڕێوەبەتی سینەمای هەولێر بە پاڵپشتی پارێزگاری هەولێر بەڕێز کاک میرخۆشناو توانیمانە وەرزێکی بەردەوامی نمایشکردنی فیلم لە ئەمپایەر سینەما ڕابگەێنین کە خۆشبەختانەوە بۆ ماوەی 3 ساڵە بەردەوامی لەو چالاکە هەموو چوارشەمانێک کاتژمێر 6 ئێوارە بە بێ پچڕان بە پێی وەرزەکانی ساڵ وەرزی هاوین پاییز بەهار زستان ئەمە چالاکەکانمان درێژە پێدەن کە ئەویش خۆی دەبێتەوە لە نمایشکردنی فیلمی سینەمای کوردی یان کورتە فیلمەکانی هونەرمەندان لەگەڵ ئەوە هەندێک جار خوێندنەوە بۆ فیلمەکان دەکەین نایکەینە شێوازش ڕەخنەگرتن خوێندنەوە بۆ فیلمەکان دەکەن بۆی باشترکردنی فیلمی کوردی و بەرەو پێشبردننی ئەوە ئەمە سەرەتا ئامانجێکمان بوو کە بینەر ئاشتکەینەوە بە هۆڵەکانی سینەما خۆشبەختانە لەو پەیامە سەرکەوتوو بوون و توانیمان بینەر ئاشتکەین ئۆتە ئەوڕۆکە بەنمونە خۆتان دەیبینن لە یەک تایم لە 2 هۆڵ هێشتا تقریبا 100 کەسیش لە دەرەوە چاوەڕێ دەکات دیارە ئەمە ئامانجەکەمان پێکا خەڵکانێکی باش هەن ئێستا بوونەتە بینەری فیلمی کوردی کە لە پاڵ فیلمە کوردیەکان فیلمی بیانیش هەیە لێرانە فیلمەکانی بۆکس ئۆفیس ئیش دەکەن لێرە ئەوە جێی خۆشحاڵیە کە ئێستا ڕۆژ بە ڕۆژ هەنگاوەکان بەرەو باشتر دەچن تاچی ئێمە گەنجی ئێمە خەڵکی ئێمە گرنگی بە هونەر دەدەن لەناو هونەریش بە تایبەت هونەری سینەما ڕەوازێکی زۆری هەیە ئەوەش دیارە هەندێک هۆکار هەن کە یەک لەوانە کردنەوەی ئەو تەکنەلۆژیا سەریعەیە کە لە هەموو دنیا هەیە لێرەش گەنجەکانی ئێمە توانیوتیان تێکەل چێشی ئەو دنیای بن و لەناو هونەرەکانش لە سینەما زۆر لەناو سۆشیال میدیا ڕەواجی زۆرە گەنجێکی زۆر ئێستا خەریکی دروستکردنی فیلمن گەنجێکی زۆر خۆیان ڕاهێنان دەکەن بۆی ببنە ئەکتەری باش لێ هاتوو بن ئەوە جێی خۆشحاڵی ئێمەیە و ئێمە بەردەوام دەبین و چالاکیە حتا یەک فیلمی کوردی هەبی چی لە کوردستان لە ناوەوە چی لە دەرەوەی کوردستان و کوردانی تاراوگە زۆر جاریش هەوڵماندایە کۆنتاک لەگەڵ کونسولخانەکان کە لە هەرێمی کوردستان و شاری هەولێر جوودیان هەیە ئەوەشمان کردووە بۆی خەڵکی ئێمە بە فیلمی رووسی ئاشنابی بە فیلمی هندی ئاشنابی کە چالاکانەمان کردووە بە فیلمی وڵاتانی عەرەبی ئاشنابی ئەوەش لەناو پلانیکە ئێمەدا جێبووتەوە. جگە لە بابەتی پیشاندانی فیلمانە بە ئیمتیاز و ئەوانە یارمەتی فیلمەکان دەدەن یاخود تا ئێستا نەگەیشتوتەوە ئاستا؟ ئەوەی ئێمە کە یارمەتیان بدەین ئەو یەک لە یارمەتیەکانە کەمە هۆڵەکەیان بۆ دابین دەکەن کرێ ئەو هۆڵەیە نزیکەی 12 وەرەقە دۆلارە زۆر دەکات جارە هەیە 1500 دۆلارە ینی ئەوە بۆوان زۆر زۆرە ئیمکانەتی لەو زروفی ئێستادا ئێمە بێ بەرامبەر هۆڵەکەی بۆ دابین دەکەین وە لە ڕابردوو توانیمانە ئیمکانەتی مادی پێشکەشکرد وەکو وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەتی سینەمای هەولێر تقریبا نزیکەی 20 فیلمی درێژمان بەرهەمهێناوە ئەرچی حکوومەت نزیکەی 150-200 کورتە فیلممان بەرهەمهێناوە.